هێزەکانی گەریلا هێزێکی کوردی پتەوەن وەکو ئەبینین هێزی گەریلا هێزێکە لە پاراستنی کوردستانە وەکو ئەبینین هاوبەش بووە لەگەڵ براپێشمەرگەکانە وەکو ئەبینین هێزی گەریلا لە 2014 کە شەڕێکی نگریسی داعش یەقەی گرتوین لەگەڵ براپێشمەرگەکانمانە ڕۆڵێکی بەچاویان بینیوە لە شەڕەکانی دژ بە داعشدا لە ناوچەکانی خانەقین دووسڵماتوو وەکو داقوق کەرکووک جەلەولا ناوچەی گەرمیان زۆربەی شەڕەکان هێزی گەریلا هێزێکی بتە و دیار بووە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە تورکیا دوور و نزیکەی بینین خەریکی داگیرکاری و خەریکی قەتوعامی کوردەکانی باشوورە دیارە هێزی گەریلا و پێشمەرگە ئەبێ شان بەشانی یەک پاراستنی ئەم ناوچەیە بپارێزن دیارە ئەبێ هێزێک بن هێزێکی نیشتیمانی بن ئەبێ یەکدەنگ و یەکڕەنگ بن. من چیۆک ڕۆژنامەنووسێک چیۆک شایەت حاڵێک لە 23 یانزەی 2014 ئەو کاتەیە لە سەروبەندی ڕزگارکردنی شارەدەی جەلەولای سەربەشاوچەی خانەقین بە چاوی خۆم هێزەکانی گەریلان بینی کە شانبەشانی هێزی پێشمەرگەی کوردستان دەجەنگان بۆ ڕزگارکردنی ئەو ناوچە دابڕاوانەی هەرێمی کوردستان. لەگەڵەوەشدا کە وەک شایەت حاڵێک و ڕۆژنامەنووسێک ئاماژە بۆ دەکەم بە گرنگیشی دەزانم کە تەواوی هێزە سیاسیەکان لە هەموو پارچەکانی کوردستان یەکگرتوو بن چونکە هەر هێزێکی دوژمن بەگەری کورد لە هەر پارچەیەکی کوردستان بێ لە کۆتاییدا دوژمنی کوردی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوایە بەبێ جیاوازی بۆیە دۆخی ئێستەی کوردستان لە ڕابردوودا و لە ئێستا بۆ داهاتووش پێویستی بە یەکریزی و یەکگرتوویەکی لە نێوان تەواوی هێزەکانی پارچە جیاجەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی پەیامێکە بۆ ڕای گشتی کە کورد لە هەر بەشێکی کوردستان بێ یەکدەنگە بەدەر لەوەش دوژمنانی گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستان هەر کاتێکدا کورد لە هەر پارچەیەکی کوردستان لەگەڵ پارچەیەکی تر یەکگرتوو بێ حسابیان بۆ کردووە حسابکردنەکەش ئەگەر گەیشتن بێ بە مێزی گفتوگۆ بۆ دانوستان لەگەڵ کورد بۆیە لە هەموو کاتێک زیاتر ئێستا پێویستەکە تەواوی هێزە سیاسیەکانی پارچە جیاجەکانی کوردستان یەکگرتوو بن. شەڕەکانی وەحدە و ناوچەی تاوغ و مەلا عەبدوڵڵا و جەلەولا پانتایی شەڕی جەلەولا زۆر پان بوو لە کاتی من ئەو کاتە بینیانم لە کاتی کە جەلەولا کۆنتڕۆڵ کرا بە کامل لەژێر دەستی داعش ئەو کاتە ئەڤاڵانی پەکەکە هاتن لە ژێر سەرپشتیاری کاک مەحموود سەنگایی ئەو فەرماندەی مەحوەری گەرمەسێر بوو کە کاتێک کۆنتڕۆڵ کرا جەلەولا لەو کاتە ئەوان دابەزین پارتیزانی چوونە ناو جەلەولاوە چونکە تاکتیکی شەڕی ئەوان جیاواز بوو لەگەڵ ئێمە هێزی پێشمەرگە کەمێ شەڕی بە کۆمەڵە کردوانە شەڕەکەوان جوانتر بوو بڵێن من ئاگادارم کە ڕەتێک داوزێن ناو جەلەولاوە مەفرەزێکی داعش کەوتە ناو هێزەکانیانەوە کە ئەو کاتە لێدانێکی کوشندەیان لیاندا هاتنەوە ئاگادار بووم کە کاک مەحموود ستایشیانیشی کرد لەبەر ئەو چالاکیە زۆر دڵخۆش بوو وتی ئەڤاڵانی گەریلا ئیمڕۆ چونەتە ناو جەلەولاوە و شەو چالاکیێکی زۆر مزنیان کردووە و هیچ ئینێ نەبوو فەرقی نەبوو لە بینمانە تەنانەت ئاگادارم فێریان کردین ڕۆژی لەواسی ئاسەج لیمۆندۆزر خوێیان پێ بوو ئەویت بۆ ئەوەی کە بڕۆین بمێنینەوە کە نەتوانین دەربچینە دەرەوە شەو بە سەرمانە بێوانە لە جیاتی نان و خواردن ئەومانە پێ بێ و هیچ شینێک نەبوو لە بینمانە لە سنووری دووز و ناوچەی تاوغ و کەرکووکیش لە شەڕەکان کشیان ببینیمە شان بەشان ئێمە شەڕیانە کرد و تاکتیکی ئەوان لە شەڕەکان لای من جوانتر بوو لەبەرەوەی کە ئەوان هێزێکی متەڕەب بوون پێشمەرگان ئێمە بگرە یەکەم جار پێشمەرگان موالیدی نەوەتەکان ئەوەنە لە شەڕە لە سەرەتاوە بەزمون نەبوون بەڵام ئەوان هاتن شەڕە جوانیانە کرد بەڵێن لە قۆڵێکەوە ئێمە ئەگەر بە 100 پێشمەرگە شەڕان بکردای ئەوان بە 20 گرێلاوە هاوتای 100 پێشمەرگە ئێمە شەڕیانە کرد و دەوری کاریگەریان بوو لە شەڕەکانە و دایمەن دڵخۆشیش بووین پێیان ئەو شۆڕشانە کە کراوە دائیمان هۆکاری سەرەکی کە تێک چۆتە ملیەکە یەکێک لەوانە هێزێکی یەخستنی باش نەبووە دووەم دائیمان وەزئی ناوماڵی کورد خراپ بووە و بینیمان لە دوو ڕۆسیە ڕۆژە
حکوومەت عێراقی توانی کە ئێمە لە ناو یەکە تێکچوون بۆی لەگەڵ یەکێتی و پارتی بە تاوانبارکردنی یەکتری و ئالامەکانمان دەستی کرد بۆ ئەو خیانەتیکە و خیانەتیکە توانی فڕۆکەخانە و سنوورەکان و هەمووان لێ وەرگێتەوە و دایخەتە ملیەکە. من زۆر بەداخەوەم زۆر بۆ ئەمۆزایی سەیبینین. من پەیامی من ئەوەیە داواکەم هەموو حزبە کوردیەکان یەکسان بن، یەکدەنگ بن، یەک ڕەنگ بن لەگەڵ ئەمۆزایە، چونکە دڵنیا بە ئەگەرێک و حزبی پەکەکە نامێنێت متەسی بۆ سەر پارتی نامێنێت متەسی بۆ سەر یەکێتیش، دڵنیا بە ئەوانش نامێنن، دڵنیا بە بچکترە کرێنەوە. جا ئەگە کورد بتوانانی یەکدەنگ بێت دڵنیام ئەمریکاش نازانێت قسەی لەگەڵکە. وا بینێتە ئەمریکای ئێران بۆ دەوڵەتێک بچووکە لە چاو ئەمریکای حسابی بۆ ناکات چونکە یەکدەنگە. ئەگەر ئێمەش یەکدەنگ بین و ڕابین لەسەر ئەوەزانە یەکتریشکانن نەکەین و یەکتر نەدەین بەدەست دوژمنەکانمانەوە، لەبەرەوەی ئێمە ئەگەر یەکتر نەدەین بەدەست دوژمنەکانمان دڵنیا بە دوژمن ناتوانێت هیچ کات لەم حزبانە بڕوخێنێ.